باشە با من پرسیارێکی دیکە لێکم ناوی سێ کەسایەتی دەدەمێ دەبی یەکیانم لە هەڵبژێری لۆچە یانی ئەستم بە ئەم ناوەکانیان بڵێ دەبرێ بزانم دە باشە یەکەمیان مامۆستا حەسەن عەلی مامۆستا حەسەن عەلی بەڕاستی ئەوە ئەزە بە ئەمن ناوەکان بڵێ دەی دووەمیان ئوسامە جەمیل مامۆستا ئوسامە جەمیل کە دەزانین هاوڕێیەکی نزیکی بەڕێستانە وای هەبرامە سێمیشیان مامۆستای خۆشەویست مامۆستای خوالێ خۆش بوو تەڵعەت سامان تەڵا سامان نەما بەڵێ بیر و هۆش و نووسین و شانۆیەکانی مایە ڕاستە جێ پەنجەی دیارە لە ناو دریمە و لە ناو دری کۆمەرەك ئەو ئەکتەرانەی کە لە هەولێرێ ئەمەی پێگەیاندیە ئەوە مامۆستا تەڵا سامان لەلایەکی باش ئێستا ئەگەر بینی ئوسامە جەمیل و بینی حەسەن عەلی خانی بکەی نافەرقەشی زۆری هەیە حەسەن عەلی تێڕوانینەچی کامیان هەڵدەبژێری حەسەن عەلی حەسەن عەلی خان لەبەر ئەوەی تێڕوانینەکی زۆری هەیە شارەزاییەکی زۆری هەیە لە مەسەلەی هونەر لە مەسەلەی کامێرا لە مەسەلەی تاریخ ینی زۆر شت ینی ئاخر شت فەرمۆ ئادیابینە ئێستا کە گەورەترین شتی بەدەستی وەیە مەسەلەی چێخوا سێوێ ینی درامایەکە گەورەترین دراما دەبیتن لە سەرانسەری هەموو کوردستانی گەورە ینی ئەوەشی لە بەدەستە ئەگەر ببیتن ئیشاڵڵا ئەمەشی وادارین ئەو زەلەکنە من وەکابسامامە براینە هەتا ئێستا کە و برایەتیمان هەر ئەجەوە مامۆستا ئوسامە جەمیل لە جێی برای خۆت داتنایە لۆی ئەوت هەر نەبژار گوتت ئەو گلەی ناکە باوەڕ بکە ئەمێن با قسەشکت پێ ئەمێن کوو کاک حەسەن عەلی خان مەسەلەی برادەراتی هەر نابژێری دەرێ کاکە ئەو دەورە لۆ ئەو دەورەی خوا نەخواستا ئێستا لەوانەیە خەرکەچیش جێی لێ بیبرێ حەسەن عەلی هەر دەبژێری لۆی کاکە ئەمن ئەو بەشەی کە لەسەر من بوو بەشی یەکەمی ئادیابین سوپاس لە بۆ خوای گەورە دیسانەکە ئەمن مەهامەی خۆم بەجێگەیاندیە ئەگەر لە بەشی دووەم و سێەم و چارەمیش دانەبم لۆ من زۆر ئاساییە بەس لە هەموو ڕووەکەوە بەڵام ئەو دەستکەوتێکی گەورەیە لە بەشی یەکەم دەوری ممتاز پاشا دەوری پاشا جێڕاوە ئەو دەستکەوتێکی گەورەیە بەتاکید ئەو جەما مۆستاگیان لەگەڵ قسەکردن خافراین لە بیرمان تو چایەکەی بخۆین لە مەچکۆی دەبا ئێستا بچین لەوێ دەرچایەکی بخۆین و بزانین لەوێ کۆمەڵێک گفتوگۆی دیکە دەکەین فەرموو بڕۆ کچی من سوپاس دەکەم سلام علیکم کوی مامۆستای خۆشەویست ئادیابین باشی مامۆستاگیان وازانم هاوڕێی مامۆستا هاوڕێش خۆشەویستم بەڕاستی یا ڕەبی خوا لێتان نەکا پێم بڵێ یادگاریتان چ هەیە پێکەوە یادگاریمان لە ساڵی نۆتەکان کاری هونەرمان دەکرد لە کۆمەڵانی وەرزەی کوردی مامۆستای بەرنامەیە بوو لە یەکگرتووی ئازاچم قابلی شێگەرم کردووەڵا چەند خۆشە دوو هاوڕێی کۆنێکتری ببینەوە مامۆستا زۆر خۆشەویستە بەڕاستی زۆر سپاس زۆر یعنی ئیسانشی شتی پێ بەڕاستی هونەرمەندە بەدڵنیاییەوە بەدڵنیایە دەبێ ئەومان شانازی بەس لێرە قەدری ئەو شتانە نییە بەداخەوە نەوەگۆ بەڕێزە زۆر سپاس شوێنی بەرز دەستا زۆر ڕێک پاشایەکی باش بوو بینە بووی زۆر سپاس زۆر